بەناوی خوای گەورە سڵاتن لەبێت بەڕێزان لە شاری سلێمانی کەرنەڤاڵێکی بەرفراوانی جەماوەری بۆ سەرخستین لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی عێراق بەڕێوەچوو. لە کەرنەڤاڵەکەدا مامۆستا عەلی باپیر ئەمیری و کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند دەیانەوێت لە ڕێگەی دەستورەوە کێشەکانی هەرێم و بەغداد چارەسەر بکەن. بە میوانداری بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیی کاندیدی ژمارە 2 لیستی کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای هەولێر باز لە بەرنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینێت. ئەمیری کۆمەڵی ئیسلامی داوای لە دەنگدەران کرد بە سەرنجدان لە ڕابردووی کۆمەڵ دەنگ بە پاڵێوراوەکانیان بدەن تا بە بوێری و ڕازگۆیی و خەمخۆریەوە لە خزمەتیاندا بین. لامیانەی وتارێکیدا لە هەنگی ناساندنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاماژەی بەوە کرد هەڵبژاردننی نوێنەران لەلایەن خەڵکەوە بەرجەستەکەری یەکێکە لە بنەما و بنەڕەتیەکانی ئیسلام کە گوزارشتە لەوەی دەسەڵات هی خەڵکە. هەڵبژاردننی نوێنەران و بەرپرسان لەلایەن خەڵک و جەماوەرەوە بەرجەستەکردنی یەکێکە لە بنەما و بنەڕەتەکانی ئیسلام کە بریتیە لەوەی دەسەڵات هی خەڵکە، دەسەڵات ئەمانەتی خەڵکە، دەبێ ئەو خەڵک و جەماوەرە بە کەسانێکی شایستەی بسپێرێت. ئەمیری کۆمەڵ بەر لە ئاراستەکردنی دەنگدەران پەیامێکی لەبارەی ستەم و ستەمکاریەوە ئاراستە کرد و سەرجەم نەخۆشیەکانی کۆمەڵگەی لە وشەی ستەمدا کۆ کردەوە. هەموو ئەو نەخۆشی و دەردانەی کە ئێمە بەدەستیانەوە دەناڵێنین، چ گەندەڵی، قۆرخکاری، پاوانخوازی، پڕکردنی حیزب و خزم لەسەر حیسابی قڕکردنی خەڵک و جەماوەر و گەلێکی دیکەش، هەموو ئەوانە لە یەک وشەدا بەرجەستە دەبنەوە کە بریتێ لە زوڵم، ستەم. زوڵمیش خوای پەروەردگار نەفرینی کردووە لە زاڵمان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕووی لە خەڵکی کوردستان کرد و پێی ڕاگەاندن شەریعەتی ئیسلامی لەسەری پێویستکردوون لە بەرامبەر ستەمدا دادگەری بچەسپێنن، ئەمەش بە خەڵکانی پاک و چاک دەکرێت. براو خوشکانی بەڕێز، خەڵک و جەماوەری کوردستان، ئێمە ئەگەر موسڵمانین پابند کراوین بە پێی شەریعەتەکەمان کە هەوڵ دەین دادگەری بچەسپێنین. دادگەری چۆن دەچەسپێت؟ وەکو زۆر جار گوتومانە پاکسازی بە پاکان دەکرێت، چاکسازی بە چاکان دەکرێت، ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت، ئیسلاحیش بە ساڵحان دەکرێت. ئێمە وەکو میلەتێکی موسڵمان ملزەم کراوین، بەدەست خۆمان نییە دەبێت لەگەڵ عەدڵ دابین دژی زوڵم بین، لەگەڵ مەزلوم دابین دژی ستەمکار بین. مامۆستا عەلی باپیر لە بەشێکی دیکەی وتارەکەیدا کە لە ژێرناوی کۆمەڵی ئیسلامی ئامانجی چییە و دەیەوێت چی بکات پێشکەشی کرد و وتی کۆمەڵی ئیسلامی دەیەوێت گۆڕانکاری بکەین لە ناخی مرۆڤەکاندا، دەمانەوێت خەڵکی باش پەروەردە بکەین. تەماشای کاندیدەکانی ئێمە بکەن کەمن لە چاو خەڵکێک کە زۆر کاندیدان ڕیز دەکا، ڕێزمان بۆ هەموو لایەنێکی سیاسی هەیە، بەڵام ئێمە لەگەڵ کەم و پوختی نەک زۆر و بۆر. لە دەستپێکی قسەکانیدا بە تایبەت بە هاندانی خەڵک بۆ دەنگدان بە پاڵێوراوانی حەزبەکەی مامۆستا عەلی باپیر جارێکی دیکە بەشداربوانی ئاهەنگەکە و دەنگدەرانیشی لە ڕابردووی کۆمەڵی ئیسلامی ئاگادار کردەوە کە نوێنەر و وەزیر و بەرپرسەکانی چەند بەرامبەری خۆیان کاریگەری و شوێن دەستیان دیار بووە. ئێمە ڕابردوومان پێناسەمانە، ئەندامانمان لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی کوردستاندا تاو کاتە کە بەشدار بووین، لە ئەنجومەنی پارێزگاکان، لە حکوومەتی خۆجێیی، لە هەر پێگە و شوێنێک لەخوا بە زیاد بێت، ئێمە بەرهەممان دیارە، بڕشتیان هەیە ئەندامانی ئێمە. لەبەرچی ئازایەتی خۆیان نییە، ئازایەتی بەرنامەکەیانە، ئازایەتی ئەو شەریعەتی خوایە سوبحانەوە تەعالا کە ڕێگەیان نادا بەم لاولادا بڕۆن. ئەمیری کۆمەڵ بە یەک ڕستە بانگەشەی بۆ پاڵێوراوانی پارتەکەی کرد لە کاتێکدا وتی کۆمەڵی ئیسلامی دەیەوێت کە وەکو ڕابردوو لەسەر بەرگری لێکردنی ماف و ئازادیەکانی خەڵک بەردەوام بێت.
ئەوەش بە ئەرکی شەرعی خۆمان دەزانین بە واجبێکی دەزانین ئەگەر نەیکەین خۆمان پێ گوناحبار و عەیبدارە هەر بۆیە لە ڕابردوودا نەلەخشاو بووین کاتی خۆی گوتمان چێ و بژوڵێ ئێمە ناژوڵێین ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕەخنەی لە نوێنەراتیکردنی ژمارێک لە حەزبەکانی کوردستان گرت لە بەغدا کە زیاتر سەرگەرمی چنینەوەی بەرژەوەندیەکانی حەزبی خۆیان بوون ئێمە هاتووین پارەمان پێ نێبیدەین بە خەڵک بەڵام هاتووین بە خەرمانێک هەڵوێستی دڵسۆزانە خوا پشتیان بێ بە بوێری بە دڵسۆزی بە خەمخۆری بە ڕازگۆیی هاتووین لە خزمەت خەڵک و وڵاتی خۆمان دابین با پشتمان بگرن با هاوکار و دەستبارگەرمان بن تاکو ئەو ئامانژەی کە هەموو پێغەمبەران بۆی هاتوون عەلەیهیمو سەڵات وسەلام کە دادگەریە بتوانین بیچەسپێنین چیدی کە ئەم وڵاتە قۆرخکاری و پاوانکاری تێدا نەکرێ چیدی هیچ چەند ماڵێک و هیچ چەند لایەنێک و هیچ کەمێنەیەکی ملیاردێر نەبێ لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەشوڕوو جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆساوە خێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باز لەوە دەکرێت کەم هەڵبژاردنێکی گرنگ و چارنووسسازە بۆ خەڵکی کوردستان گرنگی و چارنووسسازەکەی لە چیدایە بۆ خەڵکی کوردستان هەڵبژاردن بسم الله الرحمن الرحیم وبه نستعین سڵاو ڕێزمان بۆ هەموو ئەو بینەرانێک ئێستا بە دیارمانەوە دانیشتون لە ڕاستیدا ئەو هەڵبژاردنێکی زۆر چارەنووسسازە لەبەر چەند هۆیەک هێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو کەسانەی بانگەشەی ئەویان دەکرد کە ئێمە بەرەو سەر بەخۆی دەڕۆین و جارێکیکە ناپێویستیمان بە بەغدانیە بەبێ بەرنامە و بەبێ خۆ ئامادەکردن ئێمەیان خستە ناو گشتپرسیەکەوە کە 150 خاکی کوردستانمان لەدەستدا و 150 کەشی بێدەسەڵات بوو ئەوە لەلایەک کاتێکە ئێمە تەنها ئومێدێکمان ئەوەیە کە دەبێت لە چوارچێوەی عێراقێکی ئیتیحادیدا ماف و داخوازەکانی خۆمان بەپێی دەستور دەستە بەرکەین بە تەئکید شەڕێکە شەڕێکی دەستوریە و پێویستیمان بەوەی هەیە لەمە و دووە بە شێوەیەکی دەستوری مافەکانی خۆمان لە چوارچێوەی حکوومەتی عێراقدا بەدەست بێنین ئەو هاش و هوشەی کە کۆمەڵێک حیزب و پارتی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەرزیان کردەوە جگە لە ڕیکلام و خۆزەقکردنەوەیان وە سووتاندنی کارتێک کە لە دەستی کووردا بوو هیچی دیکەیان بۆ کورد نەکرد ئەو جۆرە لایەنانە هەزارێکە قەزیەی کوردی گەیشتێتە لوتکە ئەوان بە هەڵەیەکی سیاسی هێناوێنەوە سەر خاڵی سفر یعنی بەچی بۆ نمونە کێشەی کوردیان لە عێراقێنەوە سەر خاڵی سفر لەبەرەوەی ئێمە لە قیمەدا بووین ئێمە وەک هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێک لە وڵاتان مامەڵەمان لەگەڵ دەکرا و هەموو ئەو کەسانەی کە دۆستی کوردن لە ناو دەرەوەی عێراق پێیان گوتین کە گشتپرسی لە ئێستادا کارێکی باش نییە و دەبێتە هۆی لە دەستدانی لاوازبوونی کورد کاتێک کە تۆ بزانی هەنگاوێک بنی بە شتێک کە هەموو دنیا پێت بڵێ هەڵەیە و بیکەی مادامەوەی تۆ لە بەرژەوەندی کوردت نەبووە بۆیە زەرەدێکی گەوریان بە دۆخی گەلی کورد و دۆزی گەلی کورد و قەزیەی گەلی کورد و ناسنامەی گەلی کورد و ئایندەی ئەو میلەتە گەیاند بەڵێ بەس بۆ خەڵکی کوردستانە چ ڕوویەکەوە جیاوازە ینی بۆ نمونە ئەم جارە هەڵبژاردنە پێویستە چ گۆڕانکاریەک بکرێ ینی بۆ نمونە بۆ هێزە سیاسەکانیش تاقیکردنەوەیکی سەختە ئەم هەڵبژاردنە لەبەر لە چەند ڕوویەکەوەیەک لەو ڕوانە ئەوەیە کە لە ماوەی نزیکەی 14 ساڵی ڕابردوودا ئەوەی لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە لە 2003ەوە کە یەکەم دانیشتنی پەرلەمان و کراوە مەجلیسی ئەنجومەنی نوێنەران دروست بووە هەموو ئەو نوێنەرانەی کە چوون تەبعاً کۆمەڵی ئیسلامی سەرەتا بە 2 کاندید بەشدار بووە ئێستا ئێمە 3 کاندیدین و ئەو پێگە و قەبارەوەیمان نەبووە و خەڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو شێوەیە بەدەنگمانەوە نەهاتون تاوەکو قورسایەکی وامان هەبێ بەڵام لایەنەکانی دیکە کە لە ڕابردوودا جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان هەبووە سەرۆکی کۆماریان هەبووە وەزیری داخلی وەزیری خارجیان هەبووە وەزیری داراییان هەبووە سوپاس سالاری هەموو عێراقیان لە دەستدا بووە
ینی دایان پۆستی دیکەی گرنگیان لە عێراق لەدەستدا بووە من تەنها ئەو پرسیارە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم تەنها لە یەک ڕستەدا پێم بڵێ دەستکەوتی ئەوانە بۆ گەلی کورچی بووە دەستکەوتیان چی بووە لایەوە بەوە چوونیەوە دەڵێن با خەڵک جواب داتەوە بە تەکید هیچ دەستکەوتێکیان نەبووە جگە لە خۆ دۆڵەمەندکردنیان جگە لە خزمەتکردن بە حیزبەکانی خۆیان بە خودی خۆیان بە کەسوکاری خۆیان نەیانتوانیوە هیچ مەشروعێکی کورد بەرەو پێش برن بۆ نمونە لە بەغدادا فەرم و ئێمە دایان کێشەمان هەیە 25,000 قەزیەی تەنازوعی مولکیمان هەیە لە مادە کێشە لەسەرەکان تاوەکوی ئێستا ئەوانن لەو ماوەیەدا ئەو ئەندام پەرلەمانانەی ئێمە دیمان بە ئێمەیان گوتووە ئێوە حەریسترین کەسن کە تازە هاتوونە ناو پەرلەمان و شەڕ دەکەن لەسەر مادە دەستوریەکان و لەسەر موازنە و لەسەر داخوازیەکانی کورد و لەسەر پێشمەرگە و یعنی ئێمە بووینەکە بە شێوازێک تەعاملمان لەگەڵ ئەندام پەرلەمان و کوتلەکانی دیکە کردو پێیان سیر بووە تویان ئەوانەی پێشتر کە لێرە بوون بەو شێوەیان کار نەکردووە و خەڵکێک لە هەرێمی کوردستان چووکە تازی عێراق ئازاد کرابوو بۆ خۆیان نەوتیان دەفرۆشت و داهاتیش لە بەغداوە دەهات و خەڵکیان بەشتری تەعین دەکرد لەسەر ئینتیمای حیزبی و لایەنی ئینتیمای سیاسی تاوەکو وان لێهات ئایندەیەکی گەشتیان نەبوو مەشروعیان نەبوو پرۆژەی نیشتیمانیان نەبوو هیچ داخوازیەکیان پێ جێبەجێ نەکرا لە ماوەی ئەو لەوانەی خەڵکێکیش بپرسێ حەق خۆشێتی کە بپرسێ بڵێ دی باشە ئێوە چیتان کرد من پێم خۆشە ئەو وەڵامە بۆ هەموو هاوڵاتیان بدەمەوە ئێمە لە ماوەی 4 ساڵدا چەند مەشروع و پرۆژەیەکی زۆر گرنگ و گەورەمان لە پەرلەمانی عێراق جێبەجێ کرد وەزیە دەست و بەسمەمان لەناو پەرلەماندا دیارە و شانازیشی پێوە دەکەین وەکو چی بۆ نمونە بڵێ ڕاستە ئێمە لە ڕاگەیانەکانەوە بەداخەوە ئەو ڕاگەیانانەی کە بە پارەی نەوت و قوتی هاوڵاتیان زۆرترین بینەریان بخۆیان ڕاکێشاوە نەیانتوانیوە لیقایەک لەگەڵ ئێمەدا بکەن و کار و چالاکیەکانی ئێمە بگوازنەوە بەڵام بەراوردێک لە مابینی فراکسیۆنی خۆمەوە کۆمەڵی ئیسلامی و لە مابینی گەورەترین فراکسیۆنی ئەوان کە بوونیان هەبووە لە ساڵانی ڕابردووشدا و لە ئێستاشدا ئێمە وەکو خۆمان توانیمان الحەمدولله یەک لە مەشروعە گرنگەکان کە لە عێراقدا شەڕی ناوخۆ هەبووە لەسەر چی لەسەر ئینتیمای مەزهەبی لەسەر ئینتیمای قەومی لەسەر ئینتیمای ئاینی ئەو مەشروعی کە لە ئێستادا لە پەرلەمان دەنگی لەسەردرا و ئێمە کارمان لەسەر کرد الحەمدولله بە ناوی التعايش السلمي المجتمعي في العراق توانیمانە ئەو مەشروعە بکەین بۆ پێکەوە ژیان لە عێراق هیچ سنەیەک هیچ کەسێکی سنە لەسەرەوە نەکوژرێک کە سنەیە کە ناوی عومەرە کە ناوی عوسمانە و کوردێک لەبەرەوە نەکوژرێک کە کوردە و مسيحية لبروي كمسيحية والشيعية لبروي شيعة والأرض وضعها للأنام دبي عراقي هموما به بشوازێک نووسیمانەوە کە لە نزیکەی حەفدا خەت مادەی دەستوری وەکو بڵێ بەکو مادەیەکی دەستوری نووسیمانەوە والحەمدولله لە کۆتاییدا بە تەنسیق لەگەڵ وەزارەتی پەروەردە توانیمانە بیکەینە مادەیەکی تەدریسی لە قوتابخانەکاندا کە ئێستا تا شەشی ئیبتیدایی دەخوێندرێ ئەوە جوهدێکی گەورە بوو کە دەتوان بڵم ئاگری شەڕی لە عێراقا کوژاندەوە چونکە ڕەزامەندی هەموو مەرجەعەکانی شیعەمان بۆ وەرگرتووە بە یعقوبیتەوە بە سەدریتەوە بە ئەلحەکیمتەوە بە سستانیتەوە بە ئیسماعیلیەوە بە هەموو ئەو مەرجەعانە ڕازی بوون بەو مەشروعی کە ئێمە نووسیمانەوە و لە هەمان کاتیشە دیوانی وەقفی سونی ڕەزامەندی لەسەر دەڕڕیەوە دیوانی وەقفی شیعی و کۆمەڵێک لە نوخبە زاناکانی هەرێمی کوردستانیش پرسوڕامان لەگەڵ کردوون و هەموو سەرکردە سیاسیەکانی عێراقی جا لە چەند دیبێتێکدا کۆمان کردوونەوە قسەمان بۆ کردوون والحەمدولله توانیمان ئەوە تەسبیت بکەین کە ئاگری شەڕی ناوخۆ لە عێراقا بکوژێنینەوە کە هەزاران خەڵکی بێگوناهی تێدا بوو بە قوربانی بەڵای پرۆژەی تر بۆ نمونە بۆ تایبەت بە کوردستان بۆ نمونە داکوکیتان لەسەر چی کردووە چتان کردەوەی کە مثلەن ڕاستەخۆ پێویست بە کوردستانەوەیە ئەوانەی کە ئێمە بۆ کورد کردومانە باسی دەکەین جەگەر بە خێرایی بەناویاندا تێپەڕمێکی دیکە لەو کارانەی کە کردومانە و جوڵاندومانە بریتی بووە لە بابەتی قەدەغەکردنی مادە کوحولیەکانی عەرق و بیرە و مەشروبات و مخدرات و شوێنەکانی مەساج و دەعارە و کە زۆربەی بێڕێزیکردنی تێدا بوو بە ئافرەتان و لەشفرۆشی و ئەوانش بە پێی یاسا ئیشمان لەسەر کردووە لە پەرلەمان تێپەڕیوە کولیژنەی ئەوقافی کارێکی گرنگمان کردووە کە ئێستا بە پێی یاسا هەرچیکی شەریکاتی عەرەقا مەمنوعە و هەرچیکی باڕ و شوێنەکانی دەعارە و لەشفرۆشی و بەساجە هەمووی دەبێ قەپات بکرێت بە ئیستیفادە وەرگرتن لە مادەی 2 فقرەی ئەلیفی دەستوری عێراق کە دەڵێ لا يجوز سن قانون يتعارض مع ثوابت أحكام الإسلام نابێ هیچ شتێک
لە پەرلەمانی عێراقا دەربچێ پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی شریعەتی ئیسلام بێ. الحەمدولای ئێمە توانیمان ئەوانە جێبەجێکەین سەر ڕائەوەی کە جوڵێنەری ئەو مەشروعە بوون فلتەرکردنی هەموو کەناڵە سێکسیەکان لە هەموو تۆڕەکان کە لە عێراقدا هەن، چ لە ئەسێسیێڵ، چ لە کۆڕەک، چ لە زێن، چ لە هەموو کۆڕەکە ئەوەکان دیکان هەموو خەتە ئینتەرنێتەکان دەبێ فلتەر دابنێن بۆ بابەتە سێکسیەکان کە زۆربەی گەلی عێراقی و مبتەلا بووە. سەبارەت بەوەی کە چیمان کردو ئەوان بخۆی بەشێک پەیوەندی بە کوردەوە هەیە، ئەوانە بەشێک پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، بەڵام وەکو کوردیش تاوەکو ئێستا لەو کاتێک کە ئێمە هەموو ساڵێک لە پەرلەمانە گەورەترین شەڕمان کردووە لەسەرەوەی پشک و بەشی هەرێمی کوردستاندا لە موازنە وەکو خۆی جێبەجێ بێ، بەڵام توانێت تەنان بچەسپێن بۆ نمونە لە ڕابردوو بە پێی یاسا چەسپاندومانە، بەڵام ئایا بۆ لە بواری ئەرزی واقع جێبەجێ نەکراوە؟ ئەوە لەسەر ئێمە نییە، لەسەر ئێمە لە موازنەدا جێگای بکەینەوە، بەڵام دوای ئیتفاقێکی سیاسی لە مابەینی هەرێمی کوردستان و بەغدا کە ناگەنەیەک کە هەرێمی کوردستان ئامادە نییە نە بەنەوتەکەی خۆی پێی دەفرۆشێ نە لەگەڵ عێراقی لە 1970 چەسپاندووە لە یاسای بودجە بۆ نمونە حکوومەتی هەرێم جێبەجێی نەکرده بێ. لە 2015ەوە هەموو موازنەکان تاوەکو گەشتۆتە 2010 لە هەر هەمویان ئێمە توانیمان 170 جێبەجێکەین ئللا لە ئەو ساڵدا نەبێ 2010 نەبێ. بۆچی نەمانتوانی؟ بۆ خۆتان دەزانن کاتێکە باسی ئەومان کرد کە بەشێک بەهۆی گشتپرسیەوە لە هەرێمی کوردستانمان لەدەستدا و بە تایبەتی شکۆی دەسەڵاتی خۆشمان لەدەستدا. بۆ خۆتان دەزانن تا ماوەیەکی زۆر پەرلەمانتارەکانی کورد لە بەغدا هەر قاچاق بوو بچنەوە، جگەلەوەی کە ئێمە چوینەوە و لە پاشان بزوتنەوەی گۆڕان و هێدێکی دیکە کە وردە هاتنەوە و بووینە شەفاعەتکار بۆ ئەوکانی دیکەش کە بێنەوە بتوانین ئەو جار بە پێی دەستور شەڕکەین و ئەوەی کردمان هەنگاوێکی ئەوەی کە کردیان هەنگاوێکی هەڵە بووە. بەڵێ بەس بۆ نمونە لە 2017 ئێوە هەوڵتانداوە لە 170 بودجە بۆ خەڵکی کوردستان بچەسپێن، بەس حکوومەت هەرێمە پێوە پابەند نەبووە؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆتان دەزانن کە هەموو هاوڵاتێکی کورد ئێستا زۆر بەڕوونی دەزانێت کە سربەخۆیی ئابووریمان لە هەرێمی کوردستان ڕاگەیان. چەندجار سەرۆکی حکوومەت ئەوەی ئاشکرا دەکرد ئەو جار ئێمە سربەخۆیی ئابووری کاتێک کە پرسیارمان لێ کردووە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ تا چەند زمانی ئەو سربەخۆیی ئابووریەمان هەیە، زمانی گرنتی پاراستنی بۆ ڕێنەوتەکانمان هەیە، گرنتیەوە هەیە کە تورکیا ڕۆژێک لێ تووڕە نابێ و دەرگاکە لێدا ناخە، هیچ لەو زمانانەمان نەبووە. چونکە هەرێمی کوردستان بە پێی بوونی جوغرافی لە شوێنێک کەوتووە کە هەر چوار دەورەی وڵاتی چۆن دەڵێ بە شێوەیەکن کە هەر کاتێک مەبەستیان بێ دەتوان حەسار و فشار لەسەر دروستکەن. شوێنی جوغرافی هەرێمی کوردستان بە شێوەیەکە دەبێت زۆر بە ژیرانە تەعاملکەی لەسەر هەر پرسێک کە بزانین لە نەتیجە زیانت پێدەگەێنێ. بۆیە کاتێک کە ڕیفراندۆم کرا و ئێمەش نەمانتوانین لە فرۆشتنی نەوت سەرکەوتوو بین بە تایبەتی کە سربەخۆی ئابووریان ڕاگەیاند و ئامادەش نەبوون لەگەڵ بەغدادا بە شێوەیەکی شەفاف بگەینە نەتیجە. لە نەتیجەدا ئێمە نەمانتوانیوە لە کۆتا پرۆژەی موازنەی 2018 بتوانین کە ئەی بەرگیتان لە بۆنمونە لە پارەی گەنمی جوتیاران لە موچەی پێشمەرگە لە ناو بودجێ عێراق وەکو بەشێک لە ستیم بەرگری عێراق کردووەیەوە؟ من لێرەوە پێم خۆشە پەیامێک بۆ هەم برا پێشمەرگەکان بنێرم. ئەو برا پێشمەرگانەی کە لە ئێستادا دابەش بوون بەسەر دوو حیزبی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە پێی دەستور پێشمەرگە لە منظومەی جێشی عێراقیە، واتە لە چوارچێوەی جێشی عێراقیدا ڕێک دەخرێ بەڵام پارێزەری هەرێمی کوردستانە. ئەوە تاکو ئێستا ئەوە ئێمە بووینە هەوڵمان داوە شەڕمان کردووە بۆچی بۆ گەیاندنی پشک و بەشی پێشمەرگە لە موازنەکانی یەک لە دوایەکی حکوومەتی عێراقی، بەڵام چێ پێی نەداون ئەو حیزبی دەسەڵاتە ئەو کاتێک کە ئیشی بە پێشمەرگە بوو و شەڕی پێکردووە یەکەم وەزارەتی پێشمەرگە بوو معاشی پێداون، بەڵام و حتا وەکو مەساریفی لێکردوون بە شان و باڵی هەڵاگوتون هونەرمەندانی بۆ هێناون بە قارەمان و تێکۆشەر و نازانم چی ناوی هێناون، بەڵام کاتێک کە شەڕ نامێنێ بە شێوازێک ئیهمالیان دەکات. ئێستا هیچ پێشمەرگەیەک نییە ئەوەی لە دڵ نەبێت، هیچ پێشمەرگەیەک نییە ئەو ئاخەی هەڵنەگرت بێکە بەڕاستی ئەوانە تەنها بۆ کاتی شەڕ ئەوانەیان بەکارهێناوە. هەموو کەسێک کە شەڕێکی گەورە دەکا و نیشتیمان دەپارێزێ کەەوە توانیوانە بە خوێنی خۆیان بە نەفسی خۆیان هەرێمی کوردستان بپارێزن لە باتیەوەی لە دوای ئەو شەڕە خەڵات بکرێن خستویان نە ئاخر وەزارەت و معاشەکەیان بە 2-3 مانگ جارێک دەدەنێ، ئەویش نیوە موچەیان دەدەنێ و ئەو بریندارانەی کە هەیەە بۆیان تیمار ناکەن
حتا بەو شێوەیە سۆراغی بێسەر و شوێنەکانیان بۆ نەکردن و دڵی کە سوکاریان نەدانەوە بۆی پێم وایە پێشمەرگە لە ئێستادا بێناسترین کەسە ئەوە ئێمە بووین لە فراکسیۆنی خۆمان بە توندی دەهاتینە سەر خەت دەبێ حیساب بۆ 100,000 پێشمەرگە لە هەرێمی کوردستان بکرێت کە ئێمە ئێستا باز لە 400,000 پێشمەرگە دەکرێت کە بوونی هەبێ کە زۆربەیان سێبەر و بندیوار و بە ناوی حرەس و پاسەوانی شەخصەکان و حیزبەکان دانراون و بوونە سەبەبی بڕینی موچەی پێشمەرگە ڕاستەقینەکانیش کە بە فعلی پێشمەرگەن و بۆ پاراستنی هەرێمی کوردستان چەکیان لە شانە. بەڵە زۆر باشە بەس سەبات بۆی کەمێک پێشتر باسیەوەت کەم هەڵبژارن بزارێکی چارەنووس سازە بەس تا چەند گۆڕینی مەسەر نوێنراتی هەرێم لە بەغدا کە بە ڕێز و تەیسیان نەکردو ئەرکێکی مەسەر نیشتیمانی ئاینیشیان گۆڕانکاریە بکرێ خەڵکی کوردستان مەسەلەن ڕۆژێکی هەیە کە تا 4 ساڵی تر دووبارە نابێتەوە ئەم گۆڕانکاریە بکات. من پرسیارە دەکەم ئەی چۆن هەڵبژارنێکی چارەنووسساز نییە لە کاتێکدا ئەوانە لە ماوەی ڕابردوودا تاکو ئێستا بە تەجروبە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لێیان دیون کە هیچیان بۆ کورد نەکردووە کە زۆرترین حەجم و قەبارەیان هەبووە لە بەغدا ئێمە تەنها بۆ هیچ کابینەیەک وەزیرێکی بەردەوامیشمان نەبووە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاکو ئێستا لە بەغدا پۆلیسێکیشمان تەعین نییە تەنها هەمان بۆ 3 ئەندام پەرلەمان بووین و لەناو هەموو عێراقیشدا و لەناو هەموو ئەنجومەنی نوێنەرانیشدا ئێمە لەو کەسانەی کە ناسراوین بەوەی کە بەتونترین شێوە داکۆکیکاری مافی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئێمە پێمان خۆشە هەموو تاکێکی کورد بە تایبەتی برا پێشمەرگەکان بە شێوەیەکی یاسایی بتوانین شەڕیان لەسەر بکەین و مافەکانیان بۆ بجێڕینەوە و چ حەق و ئیمتیازاتێک دەدرێت بە جوندیەک بە یەکێک لە پۆلیسەکان یەکێک لە پاسەوانەکان یەکێک لە هەر چەک هەڵگرێکی عێراق دەبێت پێشمەرگەش هەمان حیسابی بۆ بکرێ پێشمەرگە نابێت لە ڕووی ئیمتیازاتەوە تەنها 400 دینارێکی بدرێتێ چۆن کەسێکە جوندیە کەسێکە لە سوپای عێراقدا هەموو ئیمتیازاتێکی هەیە هەموو حەق و حقوقێکی هەیە دەی پێشمەرگەش ئەو مافانەی هەبێ ئەو بەچێ دەکرێت ئەو بە کەسێک دەکرێت کە نوێنەرێکی ڕاستەقینە بێ بتوانێت لەوێ شەڕیان بۆ بکە هەروەکو ئێمە لە ڕابردوودا بە کردار سەرماندوومانە نەوەک بە دروست میبری قەداری سەردیوار ئێمە بە عملی سەرماندوومانە کە نوێنەری ڕاستەقینەی ئەوانی پێشمەرگەکانیش زۆربیان تەلەفۆن و پەیوەندیان بەیەمەوە کردووە زۆر جار ئەو پارانی کە بۆ پێشمەرگەش دانراوە لە بەغدا ئێمە شەڕمان بۆ کردوون بۆ یەگەشتوتە دەست بەڵێ بەس بۆچی مەسەلەن گۆڕانکاری ئەرکێکی ئاینی مەسەلەن نیشتیمانیە گۆڕانکاریکردن لەو نوێنەراتی لە چوو ڕوانگەیەک لە زۆر ڕوانگەوە بۆ نمونەوە باسی پێشمەرگەمان کرد چەند خەریجمان هەیە لە هەرێمی کوردستان خەریج و ئەوانەی کە تەخەڕوجیان کردووە لە معهد و لە پەیمانگاکان و لە کۆلێژەکان دان هەزار کەسمان هەیە کە تا ئێستا لە ماڵەوە دانیشتووە بە دیاری ئەوەی داخوا کەی حکومەتی هەرێمی کوردستان دای دەبەنزرێنێ کە بە تەئکیدیش تا قیامەت تا چاوەڕێ بن بەو شێوەیە دانامەزرێن بۆ لەبەر ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان تەنها ئەو کەسانەدا دەمەزرێنی کە تەسکەی حیزبیان هەیە ئەو حیزبەی کە دەسەڵاتی هەیە ئەو حیزبەی کە دەنگی خەڵک و ئیرادەی خەڵک دەکڕێت بۆیە ئێمە دەبێت کار بکەین لە پێناو ئەوەیدا هەموو ئەو کەسانەی کە لە پەیمانگاکان و لە کۆلێژەکان تەخەڕوج دەکەن بە پێی ئیستحقاقی خۆیاندا بمەزرێن پێویستیان بە تەسکەی هیچ حیزبێک نەبێت ئەگەر ئێمە توانیمان ئەگە خەڵک بێت و متمانەی خۆیان بدەن بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بە نوێنەرەکانی خۆیان بە تەئکید دەتوانین چەند کارێک بکەین بەڵام نەک بە حەجم و قەبارەیەکی کەم یەک لەوانە بتوانین پێشمەرگە بکەین بە سوپایەکی نیشتیمانی و لە بن چەنگی دوو حیزبی دەسەڵاتدار دەریان بێنین کە بۆ خزمەتی حیزب بەکاریان هێناوە نەک بۆ خزمەتی خەڵکی کوردستان بەشی دووەمیان دامەزراندنی ئەو کەسانەی کە خاوەنی شەهادەن بە پێی ئیستحقاقی خۆیاندا بمەزرێن بە پێی خاڵبەندی خۆیاندا بمەزرێن نەک بە پێی ئەوەی کە تەسکەی کام شوێنی حیزبی پێیە و خزمی کام مەسئولە تاوەکو دابمەزرێ و ئیرادە بە شەڕەف و کەرامەت و بە فکر و بیریەوە بکرێەوە دەنگی بکردری ئیرادەی بکردی هەندێک زار شەڕەف و کەرامەتی بکردێ داخوا دای دەمەزرێنن یاخود پارەیەکی زۆری بەڕیشۆ بەردی لێوەربگیرێ دەبێت ئەو خەڵکە بگاتە مافە ڕاستەقینەکانی خۆیان بەڵام بە شێوەیەکی دەستوری و یاسایی چونکە ئەگەر بێت و حکومەتی عێراق حکومەتی هەرێمی کوردستان بۆ پارە بۆ موازنە بۆ معاش بگەڕێتەوە بۆ حکومەتی ناوەندی بە تەئکید دامەزراندنی ئەوانیش دەگەڕێتەوە بۆ حکومەتی ناوەندی و ئێمە دەتوانین لەوێ کاریان بۆ بکەین بەڵام بە مەرجێک ئێمە بتوانین دەنگی هاوڵاتیانی خۆمان بەدەست بێنین من نەمدیوە لە ماوەی ئەو 4 ساڵەدا
کەسێک وەکو فراکسیۆنی ئێمەکە بە گڕوتینێکی زۆرەوە لە خزمەتی هاوڵاتیاندا بێ. من وەکو خۆم تا ئێستا نزیکەی 25 معاملەم لەکنە مسلمان نردوێتی غیرە مسلمان نردوێتی لە پارت و حیزب لایەنەکانی کەش بۆ ئێمەیان نردووە کە کاریان بۆ بکەین و مەشروع و پرۆژیان هەبووە و کاری خۆیان هەبوو بە ئێمەیان گوتووە. مەگوتمان بۆچی بە حیزبەکانی خۆتان ناڵێن ئەوەی کە دەنگتان پێیان داوە کوتیانە وەڵی تەلەفۆنیشمان لەسەر هەڵناگرن و جوابیشمان نادەنەوە. بەبێت جیاوازی لە خزمەتی هەموو تاکێکی هەرێمی کوردستان بووین بۆی کە دەنگی پێدابین و پێش نەدابین. بەڵام بە تەئکید دەنگی ئەوان بۆ ئێمە دەبێتە قورسایی، دەبێتە هێز، دەبێتە توانە تاوەکو بتوانین بە خزمەتی زیاتر. بەزڕەنگی خەڵک بڵێت مەسەرەن جیاوازی چێرنەوەن مەسەرەن لیستەکەی و لیستەکانی تر بۆ نمە جیاوازیان چێ لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش بە چ پێوەرێک مەسەرەن خەڵک بە دەنگ بە لیستەکەی ئێوە بدە؟ بۆ خۆتان دەزانن کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دروشمەکانی خۆی ڕاگەاندووە بۆ بنەمانەی ڕاگەاندووە کە کاری لەسەر دەکرێت. وەکو قوارەیەکی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا چەند لە خەمی قەیرانی دارایی داین، دوو هێندە لە خەمی قەیرانی ئاخلاقی داین، ئاینی داین. دەبێت کار بکەین بۆی کە ئیسیفادە لە مادەی 2 فقرەی ئەلیفی دەستوری عێراق بکەین کە دەڵێ لا يجوز سن قانونی نتعارف مع ثوابت أحكام الإسلام. نابێ بێڵین هیچ بڕیارێک لە پەرلەمانی عێراق دەربکرێ پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی شریعەتی ئیسلام بێ. ئێمە بووین سەرسەختانە کارمان کردووە لە ساڵی 2015 کاتێک کە موازنە هاتە ناو پەرلەمان ئێمە دەنگمان هەڵبڕی کە نابێ حکومەتی عێراق بچێ قەرز لە سندوقی نەقدی دەولی بکە بۆ ئەوەی عجزەدارایەکانی خۆی پێپڕکاتەوە، بۆ ناچی لە جیاتیەوەی ملاحقەی خەڵکی فاسد بکەیت، بۆ 300 میلیارد دلاری ئێمە چۆتە دەرێ بۆ ناچی متابعێوانەکەی پارە لەو کەسە دزانە وەربگرینەوە بیان دەینە دادگا و تەفعیلی دەسەڵاتی دادوەری بکەین تاوەکو ملاحقەی ئەو کەسانە بکەین کە سەرۆت و سامانی عێراقیان دزیوە. هەستام خۆم وەکو شخصی حامیم گرت شکاتم لە پەرلەمانی عێراق کرد لە دژی ئەوەی کە پارە قەرز دەکا بە شێوەیەکی ڕیبا، چونکە ڕیبا شتێکی حرامە و هەموو ئەوانەی کە جیل لە دوای جیل بەوەلەت دەبن هەمویان بە قەرزاری لەدایک دەبن و ئێمە لەگەڵ پەرلەمان کەوتینە بەرامبەر یەک و مەحکەمەی ئیتیحادیمان هێنایە سەرخەت و بەدیلیشماندایە پەرلەمان کە لە جیاتی ئەوەی تۆ بچی پارە بە قەرز بێنی ئەوەی 1 و 2 3 فەرم بڕۆوانە جێبەجێ بکە تاوەکو ئێمەش تووشی قەرزاری نەبین و جیلەکانی دوای ئێمەش تووشی قەرزاری نەبێ و عێراقیش تووشی ئەو قوربەسەریە نەبێ و ئەو کەسانەشی کە فاسدن لە عێراقا بە سزای یاسای خۆیان خەڵک چی بکات بە پێوەربوون لەسەر ئاستی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو لەسەر ئاستی عێراقیش چی بکات بە پێوەر؟ من دەستبینن کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە تایبەت کۆمەڵی ئیسلامی خاوەنی ساوابیتی خۆی بووە، خاوەنی دامەزراندن و مەبدەئی خۆی بووە، خاوەنی هەڵوێستی جوامێرانە و دلێرانی خۆی بووە. وەکو چی بۆ مناڵوێستی جوامێران و دلێرانە؟ هەموو تاکێکی ناو هەرێمی کوردستان شاهیدی بۆ کۆمەڵی ئیسلامی دەدا. بۆ نمونە ئێمە کاتێک کە دەچوینە شوێنەکان لە ئینتخاباتی ڕابردوو ئێمە دەمانگوت مووقیفمان وا دەبێ و وا دەکەین و بۆ شێوەیە دەکەین، بەڵام ئێستا هاوڵاتیان بە ئێمە دەڵێن بەڕاستی مووقیفتان جوانە، لە خەمی خەڵکدان لە بەرەی خەڵکدان بەرپرسەکانمان بۆ خۆمان ئامادە بووینە دەستبەرداری هەموو شتێک بین لە پێناوی جەماوەردا. هەموو تاکێکی کۆمەلگا دەزانێ لە ڕووی دەسەڵاتەوە کە لە حکومەت دەکشێتەوە پەیوەندی بە مووقیفی جوامێرانەوەی هەیە، بەشداری ناکە لە پەرلەمان کە بڕوای بە مەشروع و پرۆژەیەک نییە بۆ درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێم وە باجێکی زۆر دەدا و لە هەولێردا بە تایبەتی نزیکەی 58 ئیمام و خەتیبمان لە مزگەوتەکانە دەرکراون لەسەر ئەوەی لە بەرەی خەڵکدا بوون و دیفاعیان لە خەڵک کردووە و دەیان جۆری دیکە خەڵکی دیکەمان بە بێگوناح بە فلیمی جۆرا و جۆر دەستگیر کراون لە سزنەکاندا بوونیان هەبووە. ئەوانە هەموو گەڕاونەوە بۆ مووقیفی پەرلەمانتارەکان بۆ مووقیفی ئەوانەی کە لە دەسەڵاتی تەنفیزیدا بوونە. هەموو تاکێکی کۆمەلگا دەزانێت کە نەبووینە پاشکۆ و نەبووینە هاو ئاواز لەگەڵ دەسەڵات، چونکە خوای گەورە بە ئێمە دەفەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار، لەگەڵ خەڵکی ستەمکار مەبن چونکە دەسووتێن، هەم لە دنیا دەسووتەی کە خۆشەویستی خەڵک و پێگەی خەڵک لە دەست دەدەی و لە قیامەتیشا دەسووتەی چونکە بوویە هێز و قووەت بۆ کەسێک کە گەندەڵی بکە، بوویە پشت و بوویە عەسای دەستی تاوەکو لە شەعبی خۆی بدا کە پێم وایە ئێمە لەگەڵ مەبدەئی خۆماندا ڕاستمان کردووە، لەگەڵ جەماوەری خۆشماندا ڕاستمان کردووە. بۆ پێویستە لەسەر هاوڵاتیانیش ئەوڕۆ ئەوەیان لەبەر چاو بێت
یعنی بۆی کە ئێمە بتوانین زیاتر حتا ئێمە بۆ چوینە بەری خۆپیشاندەران خۆدەشمان زانی کە لەوانەیە زیانمان پێ بگەێنن پێمان خۆش بووە کاتێک کە زیان بە ئەوان دەگەین پێشتر بە ئێمە بگات چونکە ئێمە لە پێشی ئەوان بووین ئێمە لە نوێژدا ئیمامی ئەوان بوون ئێمە لە پەرلەمان بە دەنگی ئەوان چوین و پێویستیشە لەگەڵ ئەوان لەسەر شەقام بین لەگەڵ ئەوان لەگەڵ ناخۆشیەکان دابین چۆن لەگە خۆشیەکان لەگەڵ ناخۆشیەکانیشیان دابین ناوبڕێکمان دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی کۆمپانیای ئەتڵەس ئەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی فێستیڤاڵی بەهار لە ژێر دروشمی بەهارێک لە هەرزانی لە پێشەنگای سلێمانی نێودەوڵەتی لە تاسموجا ئەنجامەدا لە فێستیڤاڵی بەهار کۆمپانیای ئەتڵەس ئەسیل گەورەترین بازاڕ بۆ بازرگانان و کۆمپانیا نیشتیمانیەکان ڕێک دەخا بە نرخێکی هەرزانتر لە بازاڕ خزمەت با وڵاتیان دەکا فێستیڤاڵی بەهار بەهارێک لە هەرزانی گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمپانیەکەمان ئامادەیە بۆ کاری دیزاین و نۆژەنکردنەوە و جێبەجێکردنی ڕووکاری دەرەوە و ناوەی بینا و پرۆژەکانتان با سوودوەرگرتن لە باشترین ستافی جێبەجێکار و با سەرپەرشتی ئەندازیاری شارەزا با بەکارهێنانی مەوادی سمنت بۆرد ئەسترۆپۆل سەقفی مەغریبی کاغەزی دیوار تەختەی ئەرزی سرێتیواڵ و چەندین دیکۆری تر لە ئێستادا دەتوانن زەویەکانتان ڕادستی ئێمە بکەن با کەمترین کات و بە باشترین کوالەتی کارەکانتان جێبەجێ دەکەین ناونیشان سلێمانی شەقامی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود کۆمپانیای دنیا دیکۆر بۆ هەموو کارێکی دیزاین و دیکۆرات کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و بریقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی مخۆرکە بۆ یەکراو جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە پاکەرەوەی لەش پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆن خۆش و نەرمەکە کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37 فانسینێت ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرنە لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگەر بگەرم و لای بەڕێز پێش ناوبڕەکە باسمان لە گۆڕانکاری کرد لە ڕێی هەڵبژاردنەوە بۆ نمونە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو زوڵمێکی زۆر لە خەڵکی کوردستان کراوە بە تایبەتی لە مەسەلەی موچەک کە پەیوەندی بە فرۆشینەوت هەبوو بە شێوەی سەربەخۆم لە مەسەلەی قەیرانی دارایی دەکرێت خەڵکی کوردستان لە ڕێی هەم هەڵبژاردنەوە ئەو زوڵمانەی کە لە سەرەتی لای ببات پێویستە لەسەر هەر تاکێکی ناو کۆمەلگا دەرێک بۆ بکە هەتاوەکو بڕوای بەوە بێ کە نەچێ بۆ دەنگدان یاخۆت پێی وا بێ دەنگدان گۆڕانکاری نییە بەو شێوەی دەمێنێتەوە کە ئێستا تێیدایەتی بۆیە دەنگدان کارێکی لە ڕووی شەرعیەوە پێویستە چونکە عولەما دەفەرمون ما لا يتم الواجب إلا به فهو واجب هەر شتێک کە کارێکی واجبی پێ ئەنجام بدەیت بەو شتە نەبێ ئەنجام نەدرا ئەو شتەش دەبێتە واجب بۆ نمونە چۆن دەستنوێژ بۆ نوێژ دەبێتە واجب ئەگەر بمانێ ئەو منکەڕ و بێشەرعی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە بیگۆڕین بە شتێکی باش ئەو بە تەکید تەنیا لە ڕێگەی دەنگدانەوە دەکرێت جگە لە دەنگدان بەدیلێکی دیکەمان نییە بۆیە پێویستە لەسەر هەر هاوڵاتێک بچێت دەنگ بدا بۆی ئەو منکەڕ و بێشەرعی و گەندەڵی و بە هەدەردانی ماڵی گشتی و نیوە موچە و ئیهانەکردنی دەسەڵاتی دادوەری کە دایان کەسمان هێستا لە زیندانەکانم بادەیە یاسایی خۆی حکمی یاسایی خۆی تەواو کرد و بەڵام ئاسایش ئازادی ناکە حکومەت دەسەڵاتی حیزبی بەرڵای ناکە واتە ئەوە جۆرێکە بە شکست پێهێنانی دەسەڵاتی دادوەری و بە هەمان شێوە قەتعکردنی ڕاتبی خەڵکە لەسەر ڕووی زەوی وڵاتێکم نەدیوە بابەتی هاتنی موچە بکاتە ئەخبار بەپەلە معاشی ئەوەندە وەزارەتە دابەش دەکرێت جگە لە هەرێمی کوردستان شیوا لە دنیای دانیە دەکاتەوە پێمان دەڵێ ئەوانە دەسەڵاتێکی فاشیل و ئەوە دەسەڵاتێکی شکست خواردوو بوون تەنیا نایانتوانیەوە موچەی هاوڵاتیانی خۆشیان دابینکەن یوسف پێغەمبەر سەلامی خوای گەورەی لەسەر بێ کاتێک کە 7 ساڵی داهات دەکاتە زەخیرەیەک بۆ 7 ساڵی قات و قڕی و گرانی پێویستیمان بە یوسف ئاسا هەیە بڵێ وەجعلنی على خەزائین الأرض إنی حەفیظ علیم دەبێ ئەو ئینسانە دەستپاک بێ وەزانا بێ بۆی بتوانێت خزمەتی نیشتیمان بکە ئێمە لە ڕابردوودا دیمانە ئێمە چۆن بووین و ئەوان چۆن بوون ئەوان چیان کردووە یعنی زۆر خەڵکەیە جیاوازی نێوان ئێمە و ئەوان نازانم دەیەوێن نەبینێ یاخۆ نەیکا بۆ نمونە دەبینن کە ئەوان دەستیان هەبووە لە بەهەدەردانی ماڵی گشتی ئەو هەموو نەوتەکە لە هەرێمی کوردستانە فرۆشاوە زۆربەی هەر زۆری حیزبەکانیش ئاگایان لێ نییە و ڕئیسی حیزبەکانیش ئاگایان لێ نییە و ئەو حیزبانەشی کە دەسەڵاتدارن و نەوتی کوردستان دەفرۆشن ئەندامی حیزبەکانی خۆشیان ئاگای لێ واتە چەند کەسێک لە پەنجەی دەستێ ناپەڕێ کە سەرپەرشتی ئەو مەشروع و پرۆژە دەکەن کە تاوەکوی ئێستا بە شێوەیەک لە شێوەکان دزراوە ئەلحەمدوللا ئێمە لێی بێبەرینەوە ئاگامان لێ نییە لەلایەکی دیکە موچەبڕینی خەڵک نە پێشنیاری کۆمەڵی ئیسلامی بووە نەدەستی تێیدا هەبووە گوناحە تۆ بڵێ وەڵاهی ئەو فراکسیۆنەوە ئەو حیزبەش بە هەمان شێوەکو ئەوە وایە لە کاتێکا کە هیچ کەسێک لە هەرێمی کوردستانە بەدەستی ئەندامێکی ئێمە ئازار نەدراوە عەزاب نەدراوە جگە لەوەی کە دەستی گیراوە هاوکاری کراوە تۆ جیاوازی ئەو دوو هێزە نەکەی لەگەڵ ئەوەشدا کە لە هیچ مەشروع و پرۆژەیە کە دەبینن کە ئێستا لە فەساد و لە گەندەڵی الحەمدولله هیچ بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی تێوە نەگلاوە بێمە وەزارەتێکمان هەبووە بە ناوی وەزارەتی کشت و کاڵ تەحەدا دەکەم خەڵک بزانێ وەزیرەکانی پێشتر چێ بوون و ناویان چ بووە هەر وەزارەتەکەشیان نەزانیەوە کە هەربوونی هەبووە بۆ ئێمە نوخبەیەکمان نیشاندا چ لە پەرلەمان چ لە حکوومەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێن ئەگە پەرلەمانمان هەبێت و خەڵک دەنگمان پێ بدە ئەوە ئەندام پەرلەمانەکانی ئێمەن و ئەگەر بێت و لە حکوومەتی شابین ئەوە نمونە و نوخبەیەکی ئێمەیە لە ناو حکوومەتە بۆی ئێستا خەڵکی هەرێمی کوردستان تەجروبەی لایە نمونەی لایە و لەسەر ئەرزی واقع ئێمەیان دیوە و تاقی کردوتەوە بۆیە دەبێت زیاتر ئەو جار بەپیل فراکسیۆن و ئەو لەو حەملەی انتخابیەدا بیسەلمێنن کە
بەوەفان و خاوەن ئەمەکن بەرامبەر بە مووقیفەکان و هەڵوێستەکان و کاندیدەکان و وەزیرەکان و هەموو ئەو هەوڵ و تێکۆشانەی کە ئەو پارتە سیاسی ئیسلامی دیاوێتی لە پێناوی خەڵکی بەڵێ بەڕێستان پێسان پێشتر باستانەوە کە بازتان داوە لەسەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵ و ستەمکاری بۆ نمونە چ باجێکتان داوە؟ بازی ئەومان داوە من وەکو خۆم باسکەم بە توانیمانە لەسەر مینبەر هەرچی شتی حەقە بیڵێ لە هیچ کەسێکی شەرم نەکەین تا کۆتایی ئێمە یەکەم کەس بووینە لەو هەڵمەتی باجدانە لەو هەڵمەتی ڕوبەڕووبوونەوە بەرامبەر گەندەڵکاران ئێمە من یەکەم خەڵتی بوومە کە دوورخراومەوە لەسەرەوە دوورخراونەوە هیچ ساوانێکیشمان نەبووە جگەلەوەی قسەی حەقمان کردووە و ناشتوانن بێدەنگمانکەن حتا ئێمە لە بەغدا کاتێک کە مەشروعی مادە سەرخۆشکەرەکانمان مەنعکرد دیسان لێرەوە گوتیان تۆ لەسەر مینبەر هەروە دەکرد لێرەش ئەو جۆرە یاسایانە ئیش لەسەر دەکەی تاکو کەنجی تۆ زەربە لە هەرێمی کوردستان دەدەیت چونکە بەشێک لە بەرپرسەکان تا ئێستا بەپارێ و شەریکاتی سەرخۆشکردن و بێهۆشکردنی خەڵک بەڕێوە دەچن جگە لەوەش نەک هەر من چەندین خەتیبی دیکەمان هەیە لە هەولێر لەسەر قسەی حەق و لەسەر بەرەی گەل و لەسەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە چوونە ناو چاوی دەسەڵاتەوە وەکو موساسا سەلامی خوای گەورەی لەسەر بێ بەرەو ڕویان وەستاونەوە پێیان گوتووە ئێرە سنوورتانە ئێرە خاڵتانە ئەوە زوڵمتانە ئەوە حدودتانە لە نەتیجەدا ئەوانیان هەموو دوور خستۆتەوە هیچ کاتێک نەبوونە پاشکۆ بۆ دەسەڵات نەبوونە عسایەک تاوەکو ئەو دەسەڵاتە ڕابگرن ئەو دەسەڵاتە لەرزۆکە کە بە گۆچانی چەند حیزبێک کە بوونە پاشکۆ بۆی توانیویانە ڕایگرن و گەندەڵی بکەن و توانیویانە قەزیەی کوردی بەو ڕۆبگەین بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆوانی کە لەگەڵی دابوون خی گەورەش لە قورئانی پیرۆزدا چ دەفەرمێ ئین فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين فرعون و هامان و ئەوەی کە لەگەڵیشی دابوون هەمویان تاوانبارن واتە پێ لە کوردستانی ئێستا فرعونمان هەیە ئێمە بەڵێ چۆن نیمانەدی ئەو کەسە فرعون چییە؟ خۆ فرعون شخصێک نییە فرعون سیستەمێکی دەسەڵاتی بۆ لە میسر سیستەمی حکومڕانی ئێرە ئەگەر خەڵکی چەساندەوە و خەڵکی خۆی عەزابداوە حسابی بۆ شعب و میلەتی خۆی نەکرد ئەوە سیاسەتێکی فرعونانەیە بۆیە سیاسەتی فرعون لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە سیاسەتی تاگڕەوانەیە لەگەڵم نەبی دوشمنمی لەگەڵم نەبی تیرۆریستی لەگەڵم نەبی ئیرهابی لەگەڵم نەبی جێد نابێتەوە لەگەڵم نەبی دوورت دەخەمەوە بۆیە هەمان ئەو سیاسەتەیە سیاسەتی دیکتاتۆری سیاسەتێکی فرعونیە پەیڕەو کراوە لە هەرێمی کوردستانە بۆیە واجب و پێویستە لەسەر هەر تاکێکی کوردستان بە دەنگی خۆیان ئەو جۆرە کەسانە دوورخەنەوە چیکە ناز نەکەن یعنی چیکە خۆیان بێتاقەت نەکەم بڵێن گۆڕانکاری دروست نابێ گۆڕانکاری دروست دەبێ بەڵام لە نەتیجەی نەچوونی ئەوان و غایب بوونی منی و تۆ ئەو لە ساحەکەدا ئەو جۆرە کەسانە هاتوون و دەسەڵاتیان گرتوتە دەست و پێشمان دەڵێن مامۆستای ئاینی بۆت نی ئەتوو دەبێت بەس لە مزگەوتی دابی وەکو قەشە و فەلەیەکی بە هیچ شێوەیەکی کە باسی ئەو مۆزوعانە نەکەی وە تێدەگا خوای گەورە لە قورئانە گەورە دەبەست بەحسی نوێژی بۆ کردوین لە کاتێکدا نوێژیش پێمان دەڵێ ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ دەبێت ئەو منکەر و بێشەرعی و گەندەڵیانە فێرکە کە لی دوورکەوێت کە دووریان خەیەوە ئەو کەسەی کە نوێژ دەکات لە مزگەوتەکان وەگەر لەگەڵ نوێژەکانمان ڕاستگەین دەبێت بەڕاستی دەست بۆ دەنگیش بۆ کەسانە بدەین کە ئەهلی نوێژن وەک ئەهلی مووقیفن و ئەهلی هەڵوێستن بەڵێ چاوەڕێوە دەکەن لە پایەوەی کە بەڕێزوتر لە سەراستی کوردستانەوە جیاز بوون لە سەراستی عێراقیش وەکو نوێنەری کۆمەڵ جیاواز بوون خەڵکی کوردستان متمانەی زیاترتان پێکە بۆ نمونە بەتایبەت لە پارێزگای هەولێر کێوە لەوێ کاندیدن چاوەڕێی دەرەنجامی زۆر دەکەن ئێمە خۆمان لە خەڵکی خۆمان زیان نەکردوێتەوە هەموو کاتێک لە خۆشی و ناخۆشیەکاندیان لەگەڵیان بووین و حتا موچەی خۆمان لەگەڵ خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەت کردوتە نیوە من وەکو خۆم نە ئامادە بوومە سایارەکەم بگۆڕم نە ئامادە بوومە خانووی گەورە دروستکەم نە ئامادە بوومە بە پارەی پەرلەمانیش هیچ مەشروع و پرۆژەیە بکەم ئەوەی کە هەم بۆ لە خزمەتی خەڵکم داناوە بەس بۆی ڕووسور بم لە دنیا و لە قیامەتیش چکە ئێمە پێشی ئەوەی کە باز لە ڕووسوری دنیا بکەین باسێکی گەورەمان لە پێشە بۆ قیامەت والحەمدولله ئومێدم وایە بەڵام هاوڵاتی نابێ ئۆندەی لا قورس بێ کە سعاتێکی دەنگدان بە 4 ساڵی خزمەت ئێمە خزمەتیان دەکەینەوە لای قورس بێت داوا دەکەین سعاتێک بکات سعاتێک ئەزێت بچێشێ بچێتە سەر سندوقی دەنگدان دەنگدا بەلەسی 104 تاوەکو ئێمە 4 ساڵ خزمەتی بکەین و 4 ساڵ ماندوو بوونی بۆ بچێژین و 4 ساڵ بتوانین کە داخوازیەکانی ئەوان کە ئەوان کە شەو ڕۆژ خەونی پێوە دەبینین چیکە بە باسی ئەوە نەکەن کە هێزی هەڵتۆقی و لێرە و لێ دەتوانین ئیشیان بۆ بکەن بۆچی تۆ دەنگ دەدەی بە کەسێک کە نایناسی کە نازانی چ دەکات بەڵام لە ئەرزی واقع و لە تەجروبە و لە ئیمتیحاندا تۆ هێزێکت دیوە هەم لە ڕووی پەرلەمانی هەم لە تاقیکردنەوەکە دەرچوون بۆ نخبەیەک لە دەستدا بەڵێ بە شاهیدی خەڵک و خەڵک دەبێت باش بزانێ
چیمان کردووە چێ لە ئێمە باشتری کردووە با پێشانماندا چێ لە ئێمە چاکتری کردووە بابێت ناڵین ئەو کەسانی هاتوونە سەر شاشە خەڵکیان هەڵخەڵەتاندوە سیاسەتی دیماگۆزیان بەکارهێناوە خۆیان فش کردوتەوە وامان کردو بەڵام لە ئەرزی واقع ینی شاشەکانیان ئیستیغلال کردو بۆ عەرزی عەزەڵاتی خۆیان بەڵام لە ئەرزی واقعا هاوڵاتی ئەوڕۆ هۆشیارە دەڵێ باشە با فکر کەمەوە ئەوە چی کردووە بۆچی ئەو ئینسانەتەوە متبار دەکەن ئێمە مەشروع و پرۆژەکانی خۆشمان بڵاو دەکەینەوە و لەمە بە چاوەڕێی دەنگی زۆرن بۆ نمونە لە هەموو کوردستان لە هەولێریش ئێوە چاوەڕێەوە دەکەن کە خەڵکی کوردستان متمانەی خەڵکی هەولێر خەڵکی شاری قەڵاو منارەیە قەت ئەو ڕۆژانە لە بیر ناکەن کە ئەو هەموو مامۆستا ئاینیان بەناحەق دوورخستەوە قەت ئەوە لە بیر ناکەن کە ئەو هەموو خەڵکە معوەق و کەم ئەندامیان لە بەردنی پەرلەمان بە شەق دوورخستەوە قەت ئەو ڕۆژە لە بیر ناکە کە موچێ ئەو هەموو هاوڵاتیانیان بڕی قەت ئەوە لە بیر ناکەن کەسێک لە سجندا بەناحەق گیرا و ماوەی یاسایی خۆی تەواو کردو بەڵام ئازادی ناکەن قەت ئەوە لە بیر ناکەن کە تا ئێستا دەنجی خەڵکی هەولێریان خەفە کردو ناهێرن هەناسەی ئازادی هەڵکێشێ دەبێت شاری سوڵتان مزەفەر شاری قەڵاو منارە گۆڕانکاری دروستکە و ئومێدیشمان پێیان وایە خەڵکی هەولێر خەڵکێکی زۆر ئازایە خەڵکێکی جەریئە و خەڵکێکی بەوەفاشە ئومێدەوارین لە ئاست ئەو مووقیفانەی کۆمەڵی ئیسلامیش دابن بۆی بتوانین مفاجئەی گەورە دروستکەین من پێم وایە لە هەولێر مفاجئەی گەورە بۆ کۆمەڵی ئیسلامی بەڕێوەیە و دەتوانین دەنگی باش بەدەستبێنین و خەڵکی دەست بەدەست نوێژی مزگەوتەکان کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی ئێمەیان دیوە لە ئەرزی واقعدا خزمەتمان کردوون و لە خزمەتیان دابووین ئەوەی لە توانامان دابوو بێت بەڵام ئەومان لەبیر نەچێت 4 ساڵ لە شەڕێکی سەختی داعشدا و ساڵێکیش بە ناوی گشتپرسیەوە وەکو پێویست نەبووە کە خەڵک کار و چالاکیەکانی ئێمە ببینێ بەڵام لە 4 ساڵی ئایندەدا ساڵی تەجروبەیە و ساڵی معلومات پەیداکردنە کە توانیمانە وەکو خیبرە هەم لە دەستوری عێراق هەم لە نیزام داخلی هەم لە ئستحقاقی گەلی کورد هەم کێشەکانمان لە کوێن و چەند و چۆن هەڵواسراون دەتوانین کاری باشتریان بۆ بکەین بەس بۆ کێشەکان دەتوانن کار بکەن بۆ چارەسەرکردنی ئەمڕۆ مامۆستالی باپیریش باسی کە چوارچێوەی دەستور دانەوەی کێشەی خاک پێشمەرگە نەوت چارەسەر بکەن بە تایبەتەوەی کە پەیوەندی بە موچەوەیە گۆڕانکاریکردن بۆ نمونە کاریگەری لەسەر باشکردنی موچە من پێم وایە ئەگەر ئێمە بتوانین بە جوانی مناقەشە لەگەڵ بەغدا بکەین و لە چوارچێوەی دەستوردا چونکە ئێمە لەلایەک داوای ئەوەمان دەکرد کە سەربەخۆی ئابووری دەکەین لایەکی خەڵک دانگو ئەرێتمان بۆ دەکەن لە بەغدا ئەخر دووشت لێک جیاوازە من نوێنەرم بەڵام حکوومەتەکەم دەڵێ من بۆ خۆم معاش دەدەم تۆ لێی گەڕێکە ئیشم بۆ مەکە واتە دەستی ئێمەیان بەستە بوو بۆی کە بتوانین ئیشیان بۆ بکەین لەلایەک ئێمە دەمانگوت با لە چوارچێوەی عێراقێکی فیدرال و عێراقێکی ئیتیحادیدا داخوازیەکانی خۆمان جێبەجێکەین دەمانگوت نا ئێمە بەهێزی قووەت مادەی 140مان جێبەجێ کردو و جارێککە ناکشینەوە ئەو کشانیشنەوە ئەوە لە شەو ڕۆژێکا بەجێشیان هێشت ئەو هەموو چەک و تەقەمەنەشیان بەجێهێشت وە شکۆی نیشتیمانیشیان شکان بۆی ئێمە پێویستە دەستوری عێراق کە زۆربەی مافەکانی کوردی تێدایە و محکەمەی ئیتیحادی کە گەورەترین دەسەڵاتە لە عێراقا بەکاری بێنین بۆی کە کێشەکانی خۆمان لەگەڵ بەغدا بە شێوەیەکی دەستوری چارەسەرکەین بەس ئەوەی کە پەیوەندی بە موچەوەیە ئەوەی پەیوەندی بە بۆ نمونەکەیەوە داواتان کە ڕاستەوخۆ بدرێ بە خەڵک لەمە دووە داکۆکیش لەوە دەکەن ئێمە لەگە عەبادی دانیشتوینە مەجلیسێکی ئەوادا داوامان لێ کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتی عێراقین بەڵێ عێراقین بەپێی ئەوەی کە لە دەستوری عێراقی داهاتووە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەڕێزت نابێت تەعامل لەگەڵ هەموو تاکێکی عێراق وەکو یەک بکەی بەڵێ دەبێ وابم ئەدی خێرە تۆ توانیوتە موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببڕی ئەدی شتێکی مخالفەی دەستوریە حتا ئەگەر بەرپرسانی هەرێمی کوردستانیش پابەند نەبن بۆ ئیتفاق سیاسیانێکە لەگەڵ بەغدا و بۆ عەبادی نییە موچە ببڕێت بۆ عەبادی نییە موچە ببڕێ بەڵام عەبادی کاتێک موچەی بڕیەوە ئەوانە بۆ خۆیان توانە خۆمان دابینی دەکەین کاری زیاتر لەسەر مەسەلەی موچە دەکەن بەڵێ واتە بە پێشنیاری بەرپرسانی هەرێمی کوردستان ئەو موچە بڕاوە خۆیان گوتویانە بۆمان منێرن خۆمان سەر بەخۆی ئابووری ڕادەگەینین بۆی ئەگەر ئەوان پەشیمان ببنەوە لە ڕێیە کە شکستیان خواردووە کە نەیانتوانیوە نەوتی هەرێمی کوردستان بە شەفاف و بەڕێک و پێک بفرۆشن بگەڕێینەوە بەغدا بە شێوەیەکی دەستوری دەتوانین موچە بۆ فەرمانبەرانی بەڵێ بە کورتی زۆر بە کورتی چی بە هاوڵاتیانی پارێزگای هەولێر دەڵێ شتێکت مابێ سپاس لە کۆتاییدا داوا لە هەموو هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر دەکەین کە بە 12 پێنج بە گەرم و گوڕیەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان بدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی تاوەکو ئەو سەعاتە ئەو ڕۆژەی کە ئەوان دەیبەخشن بە ئێمە 4 ساڵ خزمەتی ئەوان بکەین و بە تەکیدیش دەیان بینین کە لە 4 ساڵی داهاتوودا مەوقیف و هەڵوێستەکانی ئێمە چۆن دەبێت. زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا سەرین شوشکەی کاندیدی ژمارە 2 لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای هەولێر کە لەم بەرنامەیە لەگەڵ مامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.